سەبارەت بە دایکەکە بەڕای من ئەمە زۆر گرنگە. یەکەم شت ئەوەیە کە لە سەرەتای مناڵبوون پاش لە دایک بوون خانمان کێشەی ئەویان هەیە زۆر کات و بەڕووی خوێنبەربوون ئەبنەوە، بەڵام کاتێک کە تۆ شیری خۆت ئەدەی بە کۆرپەکەت پێدانی شیری دایک و ئەکات بێ لەوەی هۆرمۆنی هۆرمۆنی پرۆلاکتین کە لە کاتی شیرپێدان زیادەکە ئەم هۆرمۆنە لەگەڵیشیا هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەرەدرێ. هۆرمۆنی ئۆکسیتۆسین وا ئەکات بێتە هۆی کرشبوونی منداڵدان کە منداڵدان ئەگەڕێتەوە قەبارەی ئاسایی خۆی دایکەکە زۆر پارێزراوە بێت لە خوێنبەربوون. بەڕاستی کە ئەمە یەکێکە لە سوودە هەرە گرنگ و زێڕینەکان. و سوودێکی تر هەیە کە خانمان زۆربەی کات بە من ئەڵێن دکتۆرە من کێشی جەستەم لە کاتی دووگیانی زۆر بۆ ئەمەوێت دوای مناڵبوون یەکسەر دەستکەم بە ڕێجیمکردن. بەس من بە دایکان ئەڵێم تۆ ئەگەر ئەتەوێت کێشێکی تەندروستت هەبێت و کێشت بە زووی دابەزێت بەڕاستی شیری خۆت بدە بە کۆرپەکەت کە ئەمە باشترین شتا بۆ دابەزاندنی کێشی جەستەی خۆت و بۆ ئەوەی لە شولارێکی تەندروست و ڕێکت هەبێت. بەڕاستی هەروەها کێشێکی ترمان هەیە کە لە دوای مناڵبوون بە تایبەت لە 3 مانگی یەکەمی دووگیانی ئەم کێشەیە دەست پێکات، ئەویش ئەوەیە کە زۆربەی کات خانمان تووشی دڵاڵاوکێکی زۆرە بن دوای لە دایک بوون، هەروەها تووشی خەمۆکی ئەبن بەهۆی دەردانی هۆرمۆنی پرۆلاکتین و ئۆکسیتۆسین ئەم کێشەیەش بە شێوەیەکی بەرچاو لە خانمان زۆر کەمە بێتەوە کە ئەمە یەکێکە لە سوودە زێڕینەکان بەڕاستی. بێ لەوەش کە پەیوەندێکی سۆزداری زۆر پتە و لە بینی دایک و مناڵەکە دروستە بێ کە تەنیا ئەو دایکانە هەستی پێکەن بۆ خۆشیە بەڕاستی کەشی بخانە دەنە کۆرپەکانیان، یعنی هەستێکی زۆر خۆشە بەڕاستی، یعنی ئەو دایکانە هەست پێ ناکەن کە بۆ شێوەیە شیری قوت و ئەدا بە مناڵەکەی بەڕاستی. هەروەها کۆمەڵێک سوودی ترمان هەیە لەوانە کە تۆ جەستەی تۆ بە شێوەیەکی باش بە بەرگری جەستت بەهێزە بێ، هەروەها لە مەترسی توشبوون لە داهاتوودا بە شێرپەنجەی مەمک بە شێوەیەکی بەرچاو کەمە بێتەوە کە لە دواتر پزیشکە بەڕێزە هاوکارەکانم باسیەکەن بە شێوەیەکی زیاتر. هەروەها کەمبوونەوەی شێرپەنجەی هێلکەدانەکانە، هەروەها ئەو خانمانەی کە کێشەی بەرزبوونی شەکری خوێنیان هەیە لە ماوەی دووگیانی کە زۆر ڕێژەی توشبوونیان بە شەکری جۆری دووەم بە پێدانی شیری دایک کەمە بێتەوە. بێ لەوەش کە تۆ کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێتەوانێ بۆی کە شیری خۆتە دەی بە مناڵەکەت و خەرجێکی باشیش بەڕاستی ئێستا کە تۆ شیر ئەکڕیت لەگەڵ مەما ئەمە خەرجێکی زۆرە لەسەرت ڕۆژانە کە لەوانەیە لە هەفتەیەکە 2 بۆ 3 قوت و شیر بکڕی. بێ لەوەش کە کاتێکی زۆری ئەوێت پێویستی بە ئامادەکردن هەیە، لەوانێت تۆ پێویستکە گەرمی بکەی ئاوەکەی ساردی بکەیتەوە، پێویستی بە تاقیمکردن و خاوێنکردنەوە هەیە کە ئەمە کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێتەوە بەڕاستی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.